لە سەرەتای هێرشکردنە سەر باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە یەکەم ڕۆژەوە ئەو سوپایە کە داخڵی هەرێمی کوردستان بووە لە مەنتیقەی بادینان و دووەک و ئەوانە کۆمپانیایەکی هێناوە بە ناوی کۆمپانیای جەنگیزی تورکی. ئەم کۆمپانیایە ڕاستەوخۆ ئیشی بڕینەوەی دار و دارستانەکانی منطقەی بادینانە تا ئەم لەحزەی کە من قساکەم و زانیاریمان وەرگرتووە بە دواچوونمان بەوە کردووە لە ڕێگای ئەندامەکانمانەوە لە دەڤەرە زیاتر لە 3 ملیۆن داری بە تەمەنیان بڕیوەتەوە. ئەمە بەدەل لە بڕینەوەی دار ژینگە و سروشتی منتیقەکان بە تەواوەتی شێواندووە. یعنی گیانلەبەران ئێستا لە سەلانەی خۆیان کۆچیان کردووە ڕۆیون زۆرێک لە ئاژەڵی کێوی ئێمە لەو منتیقەیە ڕوبەڕووی کوشتار بوونەتەوە، زۆریشان ڕوبەڕووی گرتن و بردن و تاڵانی بوونەتەوە کە بردویانەتەوە بۆ تورکیا. جێگای داخە جێگای ئەسەفە. ئێمە لە ڕابردووشە پارتی سەوزی کوردستان لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی یان ئەتوانین بڵێن لە ئومەی مەتحیدە لە نووسنگەکانی سلێمانیان لێرە ئێمە داوای یاساییمان تۆمار کرد لەسەر ئەو پێشەلکاریانی دەوڵەتی تورکیا لە ڕووی ژینگەیەوە کە ژینگەی ناوچەکەی شێواندووە. بەداخەوە هەتا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی جوابی ئێمەیان نەداوەتەوە بێ هەڵوێز بوونە لە ئاستی ئەو هێشەی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و تێکدان و سروشت و ژینگەی هەرێمی کوردستان. ئێمە تقریبان زیاتر لە 1,700,000 دارستانی هەم خۆڕسکمانی و هەم دەستکردمان هەیە لەو منتیقەیە. ئەو دارانە کە لەو منتیقەیە هەن ئەو دارانە هی 200-300 بەر لە ئێستەیە، ینی داری ئێسانیە، داری وایتە 100 بۆ 200 ساڵ تەمەنێتی، ینی دار هەیە 50 ساڵ تەمەنێتی. ئەم دارانە ئەو کۆمپانیای کە وەکو باسم کردی هێنایەتی کۆمپانیایەکی جەنگیزی تورکیە. ئەم کۆمپانیای تایبەتە بە مەسلەی بڕینەوەی دار و ئەوانە کە ئەمە جارێکی تر ئەم دارانە ئەکاتەوە بۆ قەنەفە و تەپڵەک و کەوانتە نازام چی لێ دروستەکرێت ئەیفرۆشێتەوە بە هاوڵاتی کورد، هەم چی لە باشووری کوردستان و چی لە باکووری کوردستانیش. ئەمە جێگای نیگەرانیە، جێگای داخە. ئێمە ئێستا ئەو منتیقەمان چەند ساڵێکی تر بێتە سەحرایەک، هیچی ئەو دارومارانێتیان نامێنێ. یعنی لە ماوەی ئەو لەشکرکێشەی تورکیا کە تقریبان 3 مانگە بۆ سەر باشووری کوردستان کە چڕ بۆتەوە هاتووە ئەو 3 ملیۆن داری بڕیوەتەوە. ئەگەر ئەمە ساڵێک بێت تۆ حساب کە لەوانێ بگاتە 12-13 ملیۆن دار لەو منتیقەیە، واتە ئیتر ئاسەواری دارستان لەو منتیقەیە نامێنێ. ئەم دارانە هەمووی لە ناو ئەچێ. ئەم دارانە کە بڕیشێتەوە هەندێکی بەڕێک هەڵکەندووە، جارێکی تر ناڕسکێتەوە، جارێکی تر نابێتەوە، یعنی لە ڕێگ و ڕیشە هێناوێتێ دەرەوە. بەداخەوە ئێمە داوامان کردووە هەستێ سۆرەکایەتەکەی هەرێمی کوردستان دەبێ هەڵوێستیان هەبێت لە ئاستی ئەو لەشکرکێشی تورکیا لەسەر ئاستی ئەم تێکدان و شێواندنی ژینگەی هەرێمی کوردستان. ئەمانە ئێمە داوامان کردووە لیان و داوامان لە حکومەتی فیدراڵی کردووە، یعنی حکومەتی عێراقی. من وەک باسمان کرد ئێمە داوامان لە کۆمەلگای نێودەوڵەتی کردووە، داوامان لە ڕێکخراوە ژینگەیەکان پارتە سەوزەکانی ئەوروپاش. هەتا ئێستا ئێمە وەڵامێکی ئەرینیمان دەست نەکەوتووە، تەنیا ئێستا بۆ ئەوەی کە ئێمە کورد چەندێ خۆی بتوانێت لە ئاستی ئەم داگیرکاری و ئەم هێرشانەی تورکیا چەندێک کورد و لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لێرەدا دەبێ خۆیان یەکدەنگ بین، یەک هەڵوێز بین. ئەو کاتە ئێمە لە ڕێی حکوومەتەوە داوا بکەینەوە بڵین کەکە ئەوە نوێنەری تورکیا لێرێ لە سەفارەتیان هەیە لە هەرێمی کوردستانە ئاگاداکرێتەوە. اینجا بە حەجبیانێکەوە هاتوۆتە داخلی هەرێمی کوردستان بووە ژینگە و سروش زەمبی چییە تۆ کاولەکەی تۆ ئێرانیەکەی. ئێمە وای ئەبینینەوە، چونکە ئێمە پێمان وان نییە هەر مەسەلەی هەرێمی کوردستان، ئێمە پێمان وایە نەتەوەیە گرتوەکانیش لە ئاستی ئەم مەسەلەیە بێدەنگی هەڵبژاردووە. یعنی هەر مەسەلە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان و ئانە نییە. ئێمە پێمان وایە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوەیە گرتوەکان لە ئاسی ئەم لەشکرکێشی و ئەم تێکدانی ژینگە و سروشتە بێدەنگیان هەڵبژاردووە.